نابێت ئێمە ببینە هۆکاری ئەوەی هەستی بەرامبەر بریندار بکەین ببەکردنی یان نەکردنی مەولود. سەرەتا سەڵاوات لە دەیداری محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. شاری هەولێر بەوە بەناوبانگەکەوە هەموو ساڵێک بە جوانتری شێوە پێشوازی لە یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی دەکاتەوە. ئەم ساڵیش وەکو ساڵاتر حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بە ئاهەنگی فراوان لە 12 ڕەبیع الأول دەست پێدا کە تاوەکو مانجی ڕەمەزانەوی تاوەکو مانجی مەولود تەواو دەبی. لەو مانگەدا بە درێژایی ئەو مانگە لە هەموو مزگەوتەکانی هەرێمی کوردستان و شاری هەولێر بەتایبەتی ئەو یادە بەرز و پیرۆز ڕادەجێ لە نەف سەتەری شاری هەولێر لە سەر قەڵاتی هەولێر چەندی مناسبە و چەندی پێشبڕکێی زۆر و پێشبڕکێی زانستی و ئاهەنگی گۆرانی ئاینی پێشکەش دەکرێت و حکومەتی هەرێمی کوردستان ساڵانە زۆر بە جوانی بە باشترین شێوە پێشوازی لە مانگە پیرۆزە دەکات کە شاری سوڵتان مزەفەرەدینە یادی مەولودی پیرۆزە. ئەو مانگە جیاوازە لە هەموو مانگەکانتر بۆیە خەڵکی هەولێر وەک دەبینی ئێستا پێش ئەوەی کەەوە یادەکە بێ دەستیان پێکردووە و ئێمەش لەگەڵ یانی پشتیوانیان دەبین. ئێمە وەکو حکومەت وەکو وەزارەتی ئەوقاف ڕێز لە هەموو ڕاوبۆچوونەکان دەگرین بەڵام لەسەر بنەمای ڕێزگرتن لە یەکتر بریندارنەکردنی هەستی یەکتر واتە ئەو کەسەی کە یادی مەولودی پیرۆز دەکاتەوە لەلای ئێمە هەر ڕێز لێگیراوە ئەو کەسە یادیشی ناکاتەوە لەلای ئێمە هەر ڕێز لێگیراوە. نابێت ئێمە ببینە هۆکاری ئەوەی هەستی بەرامبەر بریندار بکەین ببەکردنی یان نەکردنی مەولود چونکە ئاینی پیرۆزی ئیسلامیە کە ئاینە بۆ هەمانە بێت جیاوازی.